بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان وڵاتانی جیهان پێشوازی لە گفتوگۆکانی نێوان هەرێم و بەغداد دەکەن. هاوپەیمانی نیشتیمانی شیعەکانیش داوای دواخستنی ڕیفراندۆم دەکات و ئەندامێکی شاندی باڵای ڕیفراندۆمیش لە بەغداد ڕای دەگەنێت. ئەگەر هەموو داواکاریەکانی کورد جێبەجێ بکەیت باشترە ڕیفراندۆم بۆ قۆناغێک دوا بخرێت. بە میواندەرێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی حەسەن جیاد ئەندامی پێشووی پارلەمانی عێراق هەروە لە هەولێرەوە مەسعود عەبدولخالق سەرۆکی دەستگای ستاندارد بۆ توێژینەوە ڕاگەاندن تا توێیەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبینین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژ بەم پرسە دەدەین. وڵاتانی جیهان پێشوازی لە گفتوگۆی نێوان شاندی ڕیفراندۆم و بەرپرسانی عێراق دەکەن. ئەندامێکی شاندی ڕیفراندۆمیش ڕایدەگەێنێت ئەگەر هەموو هۆکارانەی بوونەتە هۆی ئەوەی هەرێم ڕیفراندۆم ئەنجام بدات لەلایەن بەغداوە جێبەجێ بکرێن باشترە ڕیفراندۆم دوا بخرێت. بە پێی زانیاریەکان هاوپەیمانی نیشتیمانی شیعەکان لە کۆبوونەوەیان لەگەڵ شاندی ڕیفراندۆم داوایان کردووە ڕیفراندۆم دوا بخرێت. ئەوانیش ئامادەن داواکاریەکانی کورد جێبەجێ بکەن. لە بەرامبەردا شاندەکە داوای زەمانەتی نێودەوڵەتیان کردووە بۆ ئەوەی داواکاریەکان لە ماوەیەکی کەمدا جێبەجێ بکرێن. ڕۆمیۆ هەکاری ئەندامی شاندی ڕیفراندۆم لە بەغدا لە لێدوانێکدا بۆ میدیاکانی سەر بە پارتی ڕایگەیاند ئەگەر هەموو هۆکارانەی بوونەتەوەی وەرگرتنی بڕیاری ڕیفراندۆم جێبەجێ بکرێن بۆ قۆناغێک ڕیفراندۆم دوا بخرێت باشترە. وڵاتانی جیهانیش پێشوازی لە گفتوگۆی نێوان هەرێم و بەغداد دەکەن و لەگەڵ یەکپارچەی خاکی عێراقدان. یان کۆبیس نوێنەری نەتەوە گرتوەکان لە ڕاگەاندراوێکدا دەستخۆشی لە گفتوگۆکانی نێوان بەغداد و هەولێر دەکات و داوا دەکات هەردوو لەسەر چارەسەرکردنی کێشە هەڵپەسێدراوەکانیان ڕێک بکەون. نوێنەری نەتەوە گرتوەکان لە عێراق ئاماژە بەوەش دەکات ئەوان ئامادەن ڕاوێژ و یارمەتی هەردوو لا بکەن لە گفتوگۆکاندا. هەرچی کۆماری ئیسلامی ئێرانیشە کە پێشتر بە ڕوونی دژایەتی خۆی لەبارەی ڕیفراندۆم ڕوون کردوتەوە پشتگیری لە ڕێکەوتنی هەرێم و بەغداد دەکات لەبارەی کێشە هەڵپەسێدراوەکانیان. باڵیۆزی ئێران لە عێراق دوای کۆبوونەوەی لەگەڵ شاندی ڕیفراندۆم ڕایگەیاند پشتیوانی لە دانوستانی نێوان هەرێم و بەغداد دەکەن و هیوادارن گفتوگۆکان درێژیان هەبێت. لەلایەکی دیکەوە تورکیاش پشتگیری لە عێراقێکی یەکگرتوو دەکات و داوا دەکات بەرپرسانی هەرێم لە بڕیاری ڕیفراندۆم پاشگەز ببنەوە. ئیبراهیم کاڵن وتەبێژی سەرۆکاتی کۆماری تورکیا ڕایگەاند بانگەوازی ئێمە واسهێنانە لە بڕیاری ڕیفراندۆم چونکە ڕیفراندۆم چارەسەری کێشەکانی هەرێم و بەغدا ناکات. هاوکات باڵیۆزی ئەڵمانیا لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەاند پێویستە کێشەکانی هەرێم لەگەڵ بەغدا لە ڕێگەی گفتوگۆ چارەسەر بکرێن. باڵیۆزی ئەڵمانیا ئاماژە بۆش دەکات ڕیفراندۆم لە سای بارودۆخی ئێستا ڕێگە چارە نییە بۆ کێشەکان. پێشوازی وڵاتانی هەرێمایەتی و نێودەوڵەتی لە گفتوگۆکانی نێوان عێراق و هەرێم لە کاتێکدا پێشتر ئەمریکا بە فەرمی داوای لە بەرپرسانی هەرێم کردبوو ڕیفراندۆم دوا بخەن و بە گفتوگۆ کێشەکانیان لەگەڵ بەغداد چارەسەر بکەن. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان کاک حەسەن بەخێر بێ سوپاس بەمەدەبن تەنگسەرتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین خوێندنەوەی بەڕێستان بۆ سەردانی ئەم شاندەتیەوە سەبارەت بەوەی کە بۆچێم وڵاتان پێشوازی لەم گفتوگۆیە دەکەن بەڵام پێشوازی لە جیاببوونەوەی هەرێم ناکەن. بەڵێ بەڕاستی من تا دوێنیش ڕێیم وابوو ینی ئەو وەفدەی هەرێم کە چۆ بۆ بەغدا هەندێک شاهەروا دەڵێن لە وەفدەکە چوون بە سەریحی تێڕوانینی هەرێمی کوردستان بە بەغا بڵێن کە ئێمە بڕۆ ڕیفراندۆمە چین و لە هەمان کاتە منێکیان هەبوو هەندشتی مخالفەی قانونی و جێبەجێ نەکردنی هەندێک یاسای عێراق ئەو شیان لەگەڵ خۆیان بردبوو کە ئێوەش سەبەبی ئەساسی بوون بۆی پاڵی نابە کوردەوە بەرەو ئوتجاه بڕوا ئەو شتانتان جێبەجێ نەکرد میزانێتان بڕی مادەی سەوزستان جێبەجێ نەکرد وەزارەتان گەیان دەیرەوە من بێئومێدین بە ئاشکرا ئەمڕۆی کە لە وەفدەکە باسی کرد بێئومێدین لەوەی عراق ینی بەڵام ئەوەی ئەمڕۆ کە تەسلیمە بێت لە کۆبوونەوەکانەوەی لە ریپۆرتاژەکەش هاتبوو کە هەکاری باسی کرد پێچێک گفتوگۆ کرابێ پێچی عراق وعدی دابێت کە ئێوە ڕیفراندۆمەکە تەجیل بکەن ئێمە شتەکان جێبەجێکەین هیچ نەبێ بۆ دوای انتخابات ئەوە 22 دوای انتخاباتی عراق ئەمە کەوا ئەڵێن کە گفتوگۆ کراوە دوو تەرەفی ئەساسی
لەگەڵ گفتوگۆن ئەمریکیەکان کە سەنگی جیهانی و لە عێراق وانە دیارە سەنگیان چیە دەفع بەوە تجاهکەن کە تەجیل بێ دیانە ئەوان بەهۆی شەڕی داعش و باشکرا هانی هەندوو لادەن بۆ گفتوگۆ هەروەها ئێرانەکان زۆریان پێخۆشە کە گفتوگۆ بکرێ نەک ئەمان بەس پەیامەکان بگەێنە بەغدا و هەندشتی سیاسی و تەواو نەخێت دیارە گفتوگۆ کراوە و عێراق وعدی داوە کە ئەگەر تەجیلی بکەن تا دوای انتخابات باشترە و کوردیش پێچێ وای وتبێ کە لە وەفدەکان وا دیارە ئەگەر ئێمە وعد بدەن بۆ جێبەجێکردنەکەی لەبەری متمانە نییە پێشتریش متمانە نەمابوو ئەم UN بێت سەرپەرشی و اتفاق بکە کە حکوومەتی عێراقی بچە دەژێری کە جێبەجێ بکە ئەمە بەڕای من ئەگەر دوێنێ دەرەجەی تەجیلبوونی ڕیفراندۆم 20% بوو ئەمڕۆ بەپێی ئەم قسانە و ئەم کۆبنانی لە بەغا کراوە زیاتر بوو ئەو ڕێژەی کە دانراوە بۆ تەجیلی ڕاپرسێکە ینی بەوە چوونی بەڕێزت دواخرێت دوایەم گفتوگویانە ئەگەری زۆرە بەڵێ زیادی کردووە ناڵێم دواخرێت ناڵێم ڕیفراندۆم ناکرێتەوە پەیوەندی بە ئەنجومەنی باڵای ڕیفراندۆمی پێشبینی خۆت و بەڵێ ئەم زیادی کردووە بەڵێم لە دوێنێ لە کۆبنەوەکان دیارە گفتوگیان کردو لەگەڵ عێراق وعدی داوە دیارە ئەمریکیەکان و ئێرانەکانیش بە عێراقڵێن تەنازل بۆ کوردەکان بکەن بۆ تجاه نەڕۆن کاک حەسەن بەڕێزت پێ دوای و زانێن ڕاستن کە باز دەوەکە تا لەسەر داواکاری ئەمریکا و ئێرانەکانیش بووە کە ئەوان بۆ گفتوگۆ بچن بۆ بەغداد من ئەوە نازانم مەگەر لە خۆمە قسە بکەم بەڵام بۆ ئەوەی کە چوبوون بۆ بەغدا مەتەسەورم ناکرد بۆ گفتوگۆ چوبوون لەبەر دوو سست یەکەم ئەم وەفدە حکومی نییە تەفاسیلی حکومەت و کێشەکان لەکوێگیری کردووە و چی و چی نییە ئەوە وەفدی حکومی دەبێ بڕوە خۆشیان بە ئاشکرا پێڵێن ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم وەفدی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم بۆ کەچووە و وەفدێکی سیاسی لایەنە سیاسەکانە کە لەو ئەنجومەنن ئەمە ئەثباتی ئەوەکە کە بۆ ئەوە چوبوون تێڕوانینی کوردستان لەمەڕ ڕیفراندۆم بۆ ئەوان باس کرد کە ئەمە حەقی خۆمانە و ئەمانەوێ بە نەرمونیانی و بۆ شتانە لەگەڵ عێراقا قسە بکەن و ئەو شتانەش عێراق ئەحراجکەن کە سەبەبی ئەساسی ئەوەی کە کورد بەوە تجاه چووە ئێوە ئەم مەجموعە یاسایە کە بردبیان لەگەڵ خۆیان جێبەجێتان نەکردووە بەڵام ئەگەر کورد ئەوانە جێبەجێ بکات عێراق داواکاریەکان بەوە چوونی تۆ دوا بخرێت باشترە ئەگەر داواکاریەکان جێبەجێ بکات ئەوە گەر پرسیارێک بکەیت چی ئێستا ئایا گونجاوە ئێستا ڕیفراندۆم بکرێت و نەگونجاوە ئەوە پرسیارەکە ئەگەر ئەوە بێ من بەڕاستی قسێ زۆرم هەیە لەسەرەوە ئەوەسمەوەگەر داواکاریەکان جێ بکرێت ئاسایە کورد دوای بخات زۆر ئاسایە خۆمە دقیق نییە لە ئاسمانەوە دابەزی بێکە هەر جێبەجێ بکرێەوە ئەتۆ ئەم عەمەلیت ئەگەر ئەو دەوڵەتەوە چۆ ژێری و متحدە سەرپەرشی و اتفاقی کرد شتەکانی جێبەجێ کردین موازنەکەی نات پارەکەی نات هەوڵی دامادەی سەڵوچێت بە خێرایی جێبەجێ بکە ئەو کێشانە ئێمە و بەقا هەیە بچێتە ژێری بۆنە فرسەتێک ئەدرێ بۆی نەڵێن کوردەکان سوار ملی خۆیان بوون و تەحەدای درە و جیران تەحەدای ئەمریکا تەحەدای عێراقیان کرد و ئەو هەموو کێشانە توش بوو فرسەتێک ئەدەن بە حکوومەتی عێراق ئاخر فرسە بۆی ئەم جار ئەگەر کورد موعدی دیاری کرد و پەنای بۆ ئەو ڕیفراندۆم برد و موعدی دیاری کرد و متحدە شایەتە کە عێراق جێبەجێ نەکردووە و متحدە لەسەر اتفاقا کە تەوقیع کرێت کە داوایان کردووە کە متحدە بە سەرپەرشی بکە و ئەم جار ئەگەر گەیشتە ئەم مەرحەلەیەت دوای ئەوەی کە تەجیل بێ کامانە ئەمە ئەگەرن ئەو کاتە من پێم وایە UN خۆشی دەبێت بێت سەرپەرشتی ئەو ڕیفراندۆم. سپاس دەکەم کاک حەسەن ئەگەر بچینە هەولێر لای مامۆستا مەسعود مامۆستا زۆر سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا دەمەوێت ڕای بەڕێزیش بزان بەسەر ئەم شاندەی کە ڕۆیشتووە بۆ بەغداد و باز لە مەسلەی دواخستنی ڕیفراندۆم و داواکاری لایەنە عێراقیەکان دەکرێت پێشتر لەسەر ئاستی ناوخۆ زۆر داواکرا کە کاتەکەی گونجاونیەوە پێویستە ڕیفراندۆم دوا بکرێت پێتان وایە دوای ئەم گفتوگۆیانە ڕیفراندۆم دوا بکرێت؟ بەڵێ سوپاس دەکەم دیارە دواتر گفتێکی سەوتیمان هەیە دەگەڕین و لای مامۆستا مەسعود کاک حەسەن ئەگە بگەڕێمەوە لای بەڕێزت سەبارەت بە مەسەلەی ئەوەی کە بۆچی ڕێینەوەدەوڵەتی وڵاتانی جیهان ئێستا زیاتر لەگەڵ ئەوەیە کە عێراقێکی یەکگرت و یەکپارچە بێتەوە کارەکەی چییە؟ ئەوان شکردنەوەی خۆیان طبعاً ئەڵێن لەمە وەزعەکە ئاڵۆز دەکا عێراق جارێ نەجاتی نەبووە لە شەڕی داعش و کێشەی گەورەی هەیە لەوێ شەڕەوانە بەتایبەتی ئەمریکەکان ڕێی وایە کە مەنتەقە پاک بێتەوە کێشە نەمێنێ و داعش نەمێنێ ئەمە سەبەبی ئەساسیەوە دا عادەتەن دروستبوونی دەوڵەتی نوێ وەکو لەدایکبوونە ئازاری هەیە بۆ مەنتەقە و بۆ ئەوانوانە ڕەنگە پێیان تەحمل نەکرێ ینی بۆیە لەو
منطلقەوە پیان ڕەنگە خوان حازر نەکری بێ بۆی دەوڵەتێک لە مەنتەقە دروست بێ دەوڵەتی کوردستان کە متەناق هەندێک دژی بن لە ئێران لە تورکیا لە دەوڵەتە عەرەبیەکان لە عێراق ئەوان خوان بۆ مەرحەلە حازر نەکری بێ و نوعێک لە مجازفەی تیابێ کە ئەوان هەم خۆشمان ئەڵێن مجازفەی تایە و ڕەنگە ڕەتفعلی خراپ هەبێ وانە و ئەوانیش ڕەنگە وا سەیری بکەن یعنی پێم بڵێن وەکو لە لای خۆیان تیاری نەگەیوە بە تەواوی کە تۆ قەرار لە شتێکی ئاوا بکەیت. بەڵێ بەڵام ئێستا تەنە پێدوای هۆکارەکەی شەڕی داعشەیە خودداوان هەر لەگەڵەوەن کە عێراق دابش نەکرێت. من پێم وایە پەیوەندی بوونی ئەوان لەگەڵەوەن عێراق دابش نەکرێت. من خۆڕەئی شەخسی خۆم وایە ئومێد بە چاکبوونی عێراق بۆی وڵاتێکی ڕۆکپێک وڵاتی هەمووان وڵاتی مواتەنە وڵاتی فەرق نەبێ وڵاتی یەکسانی وڵاتی تائیفە حکوم نەکا وڵاتی ململەی تائیفیتیان نەبێ زۆر کەما وڵاتە بێتە دی. یعنی من بۆ حکمەوەی لە بەغا بوو مۆتەبیعەتیان نەزانم تەسیحەکانیان نەزانم لەسەر بچووکترین چیز زۆر متەناقضن لە یەکتری نمونە باسەکەی هەر شتێکێتە پێشەوە زۆر دژ بە یەکن ینی ئەو تەجروبە فێری نەکردن ینی سونەکانی فێر نەکرد کە داعش هات و چی لێکردن ئەوانی شیعەکانیش کە عێراق چی لێ هات کە داعش هات مەسەڵەن بۆ نمونە هەر لەسەر شتێکی بچوو هەندێک ئیعلام شیعەکان ئەڵێن الحەشد الشعبی المقدس ئەوانەی میلیشیات الحەشد الشعبی ئەمان ئەڵێن حەج شعبی خاوەن سەرکەوتنەوە شەڕەکانی کردوچی ئەوان ئەڵێن شعبی مافی مرۆڤ پێشێرەکە و نابێت لەو شەڕی مووسڵ لە شەری ترا فەرمانە بەشداری بکە لەمەوە بچوە بەرەو سەرەوە تەناقوتی گەورەیان لەبێنە لەسەر ئەم وڵاتە سونەکان لە عێراق بوون مەنازح ئەڵێن خۆیان تەنیا حکومەکەن ئەوان بەشی ئێمەش نادەن کوردیش لەو بێنە قسەی لەسەر هەردووکیان هەیە ئەوانە بۆیە چاکبوونی ئەم وڵاتە یەکێک لە ئەسباب ڕئیسیەکان کە کورد هان ئەدا بۆ ئەوەی دەربچێت لەم قەوقەعە و لەم وەزعە ئەوەیە کە عێراق ئومێد نییە چاک بێ ئەگەنە خۆ عێراقێک بۆ لە 2023 کە کورد چۆتە بەغا دستوری داناوە هەوڵی داوە عێراقی چاک بێ عێراقی اتحادی بێت عێراقی پەرلەمانی بێت تەوازن هەیە لە مواساسی دەولە فەرق نەبێت لە بینە هەموومان ئەمانە هەوڵی بۆ وەدا کە بێتە دی کورد ئەوەی ئەوێ یعنی عێراقی کنوێ و چاکی ئەوێ. بەڵێ زۆر باش بە سەبەر بە بڕیاری بۆ نمونە داواکاری ئەو وڵاتانە بۆ دواخستنی ریفراندۆم بۆچی داوای دواخستنی ریفراندۆم دەکەن دواتە دەگرێم بۆ لای بەڕێزت ئەگەر بچینە هەولێر لای ماوەسە مەسعود زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا دەمەوێت ڕای بەڕێزت بزانم سەبارەت بە سەدانی شاندی ریفراندۆم بۆ بەغداد و ئێستا باس لەوە دەکرێت کە بەتایبەتی ئەو پەیمانی شیوعەکان داوای کردووە کە ریفراندۆم دوا بکرێت و ئامادەی یان دەربڕی و کە داواکاریەکانی کورد جێبەجێ بکرێن پێ دوای ئەم هەوڵە نێودەوڵەتیە بۆ دواخستنی ریفراندۆم و لە ئاسی عێراق و لە ئاسی ناوخۆش ریفراندۆم چی بەسەر دێت؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان خۆی ئەوەی عاقڵمەندی کوردستان بوو ینی ڕێی خۆیدا پێشەوەی کە ئەو وەفتە بچی و ریفراندۆم بکرێ و باسی سیاسەی دەولی کرد باسیەوەی کرد کە کات و ساد مانای چییە و جارەکێ لە بەرنمەیەکیش ئەو میوانە بەڕێزت لەگە پێکەوە قسەمان لەو بارەی کرد ینی بەوردی کە استراتیجیەتی کورد لە کۆتاییدا لەگە بەغدایە نەک لەگەڵ وڵاتانی تری وەکو تورکیا و ئوردن و سعودیا کە ئەوانە ئیشێکی وا لە بۆ ئێمە ناکەن ئێستا دەرکەوت ینی تورکیا ئێستا دەوری چ بوو ئەو هەموو ئیمتیازات و نەفت و قەواعیدی تورکیا لە سەر هەرێمی کوردستان ینی نەتیجەکەی چ بوو هیچ ینی حتا پێخۆشحاڵ نییە ئەو گفتوگۆی هەولێر و بەغداش بکرد ینی ئێران پێخۆشحاڵی خۆی دەربڕی ئەمریکا نازم چی هەموو ئەوانە معنایەکی تێدا بەڵام تورکیا بەس دەرێ نابی ڕێفراندۆم کەی نابی دەوڵەت دروستکە هیچ بکە بەدیلی نە دەرێ نابی هیچ بکەیت ینی کەواتە ئەو هەموو استراتیجیەی سەرکردایەتی کورد لەگەڵ تورکیا بە هەڵەیەکی یەکجار زۆر گەورەدار چوو ئەوەیە ئێستا سیاسەی دەولی ڕوون بووە کە وەکو عاقڵمەندانی کوردستان ڕێی وایە ئەو ئیشە پێویستی بە بیناکردن هەیە پێویستی بە خۆ ئامادەکردن هەیە پێویستی بە گفتوگۆش هەیە لەگەر عێراق ینی ئەوە تازەیە ینی سەرکردایەتی کورد وا بزانم هەست پێ دەکا کە ئیشی مە لە کۆتاییدا لەگە عێراقا جاری ئەو گۆڕانکاریە کە ڕوودەدا ئێستا دڵخۆشکەرە تا ڕادەیەکی زۆر چکە ئەوەی سەرکردایەتی کورد وەک یاخبوونەك لەسەر سیاسەتی نێو دەوڵەتی ملی ڕێفراندۆمی گرت و کە ڕێفراندۆمەکەش لە ئەسڵدا لە بۆ دەوڵەت نەبوو ینی بەڕاستی تووشی کێشەیەکی زۆر ناخۆش بووین ڕێفراندۆمێک نازانی مەبەستەکەی چیە لە کۆتاییدا تو هەردەی بچیەوە بە هێتا گەر با جوان خەڵکی کوردستان ئەوەی بزانن هەتاگە ڕیفراندۆم کرا بە بەڵێش دەنجیرا دوای دەبیت دووبارە
برادرانی پارتی دیموکراتی کوردستان پێشی یەکێتی و یەکگرتووی دەبی بستەوە بەغدایە ئیشی ڕێکبێخی فراکسیۆنی دروست بکە وەزارەتی دروست بکە و بستەوە بەردەرگای بەغدا یعنی چەندە ناخۆشە و میلەت دەنجی بە دەوڵەتی کوردستان لێ بێت و بچەوە ئیشت بە بەغدا مابی یان حتا ئەگە بەغداش گوتی کاکە بڕۆ لە سێ محافەزەکەی خۆت بڕۆ هادەهوا ڕێفراندۆم کەوت بوو بە دەوڵەت تو هیچت ئامادە نییە ئیشت نەکردووە کەواتە دووبارە هەردەوی بچیەوە بەغدا بێ کاکە تخوا ئەو اعترافەی بە کوردستان کردێت خوا ساحبیکەوە ئەوە جارێ ئامادە نینە ئەوانە هەموو خۆشبەختانە ئێستا دەرکەوت یعنی پێشترێ قائمە کرابوو چەند بنەماڵە و نووسری جوان جوان کرابووە جاشی مالیکی کرابووە خائین نەزانم چی خۆر بەسەرانەوە وایان گوتبیان کاکە تو خۆت ئامادە نەکردێت کاتێکی گونجا و تەڵ نەبژارێ ئێستا دەرکەوت ئەو وەفدە کە دێتەوە جا من نازم سەرکردایەتی کوردیش چەند بەجێ ئەو وەفدەی دەکا و وەفدا گەیشتە قەنەعەتێک کە ئەو ڕێفراندۆمە کات و ساتی نییە دەبی گفتوگۆ لەگە بەغدا بکرێ و مەتالیبەکانی کورد لەوێ جێبەجێ دەکرێ و ئەو نەفتەی کە هەتا ئێستا بە غەڵەتی ڕەوانەی ئەولا کرایە دەبی تەسلیمی بەغدا بکرێتەوە بودجەکە بگەڕێتەوە ئەو گفتوگۆیانە لە ژێر سایە ئومەم متحیدە زۆر دەستکەوتی خۆ قەدیمانیش ئومەم متحیدە مانعی نەبوو ئەگەر گفتوگۆ لە ژێر سایە ئومەم متحیدە بی ئەوانە هەموو گۆڕانکاری نوێن ئینقازیشن ئەگە سەرکردایەتی کورد نازانم باسی مستحیلیان کرد بگۆ ئەو ڕۆژەم جێم لە سەرکردەی برایانی پارتی دیموکراتی کوردستان گوتی مستحیلە دەستکاری ڕۆژڕەفەکەی خۆیتەوە ئەمە نازانم وەڵە دەیکا یان نایکا ئەوە شتەکە بەڵام سیاسەی دەولی ئاوایە دەرێ بڕۆ گفتوگۆ بکەن لەگەڵ بەغدا ئەوە سیاسەی دەولیە بەڵێ زۆر باشە بەس پێشتر باس لەوە دەکرا کە پێش دیاریکردنی وادەی ریفراندۆم لە مانگی شەشبارۆکە کە زۆرێک لە وڵاتان پشگیری لە مەسلەی سربەخۆیی کوردستان دەکەن ئێستا چی پێگوتین لەبارەی پشگیری ئەو وڵاتانە و لەبارەی دیبلۆماسیەتی کورد بەرامبەر بە وڵاتانی دەرەوە پێشتر خەڵک هەموو دەیزانی با بڵێن قەتاعەکانی زراعە و سناعە و تعلیم و سیاسەت و قانون و ئیدارە لە کوردستان وێرانە لە پێشچاو بەڵام دڵخۆشییان بەوەی بوو کە وایان دەزانی لە سەراستی جیهان جموجۆڵەکی دیبلۆماسی هەبوو وایان زانی ئیش و کارە کرایە لە پێناوی دەوڵەتی کوردستانی و مەلەف دروستکرایە دوای لە کاتێک دەرکەوت ئەوە هیچی ئەساسی نەبوو چکە من دوسێ جار جێم لەوەی بوو سەرکردەی گەورە هاتەوە 106 دەوڵەتی جیهان پاڵپشتی دەوڵەتی کوردستانی تەنانەت جارێکیان وتیان تەنها ئێران ماوەیت کە هەمووی پاڵپشتن و باسی تورکیای بە جۆرە کرا باسی وڵاتانی ئەومە متحیدە کرا دوای دەرکەوت هیچ ئەساسەکی نەبوو ئێستا گوتیان کاکە ئەوە لە ژێرەوە هەر لەگەڕن بەڵام لەسەرەوە دوای ئەوەش دەرن ئێستا هاتە سەر مەترسی تورکیا و ئێران بەڕسمی لە سەئاستی عسکەری قسە لەو بابەتەی دەکەن ئەمریکا دوای ئینزاریدا سەرکردایەتی کورد بە تەلەفۆنێکی ڕاستەوخۆ ئەم وەکو تێبگەم دوا تەلەفۆن لە دوایوی نۆبەتی عقوبات دێ یعنی عقوبات کەواتە ئەو با بڵێن مافور و ڕیسەی دروستمان کرد هەموو دەبتەوە خوری کە دەگەڕێنەوە پێش وەزعی ساڵی 1990 هەت ئەگەر بەو شێوە عینادیە لەگەر وڵاتانی جیان بکەین ئەمە عینادی لەگای وڵاتێکی وەکو ئەمریکا بکەین کە بەڵێ برێ بۆچی ئەموو شتەکەمان لێ دەبێتەوە بە خوری ئەگەر عینادی لەگەڵ ئەمریکا بکەین بۆ مەسلەی سربەخۆیی دەزانی چۆنە ئێمە ئەو با بڵێن وەزعە دووەلیە کە لە بۆ هەرێمی کوردستان دروست بووە الحەمدوللا زۆر باش چوویتە پێش و قەراری 688 و پێشترێ 986 و ئەو دیبلۆماسیەتە چاکەی کارگەیشتە حەدی تەعاملی عەسکەری ئەوە هەوەنتە نییە ئەوە وەزعەکی زۆر چاک هاتە پێش و خوێنی شەهیدانە و جوودی هەموو لایەکانە و ئەنفالە و چیمیایی هەمووەوە بەڵام سەرکردایەتی کورد بە نەشارەزایی بەڕاستی ئەوانە هەموو لە دەست دەدا کە کاتێک عینادی لەگەر وڵاتانێک دەکە باشە گەرەمە جیهانمان لەگەر نەبی ئایا هێزەکانمان ئەی نەمان دیت یعنی نەمانتوانی 72 ساعت خۆڕاگرین و تەلەفۆن لە بۆ ئەمریکا و لە بۆ قاسمی سلێمانی و لە بۆ فلانی کرا هەتا هاتن ئێمەیان لە ژێردەستی داعش ینی ئەوە حەقیقەتە ئێستا چه عینادی دەکەین لەگەر ئەوانە ئێمە با یەک ئیشارەت ناکەین ینی مقاوماتی ناوە خۆمان زۆر لاوەزە بریا مقاوماتی ناوەچیمان زۆر بە قووەت وایە لە ئابووری لە عەسکەری لە سیاسی لە قانونی لە ئاشتەوایی لە بوونی پەڕ یعنی ئەوانە نییە کاکە ئەوانە کە نییە
ئەتو دەبی احتیمال لەسەر خارج بکە احتیمادی سەرکردایەتی کوردستان نزیکەی 8 ساڵە لەسەر تورکیا و لەسەر سعودیە و لەسەر مجموعەک دەوڵەتی بێمەسئولیت زۆر خەتەرە یعنی ئێمە باوەکوورە عیلاقاتی دووەلیمان لە جیهانیەوە بینە ئیقلیمی زۆر زەرە 100 ئەومان باس کردیە بەداخەوە سەرکردایەتی کورد دەیویست ینی لە معادلەی مەترسیدار بدە دەیویست علاقاتمان لەگە ئەمریکا و ڕۆژئاوا و یەکێتی ئەوروپا بگۆڕتەوە بە سعودیە و تورکیا و میحوەرێکی مەترسیداری خەتەری موامەرەتی دژ بە کوردی کەس نازانی دەوڵەتی یاسان ئەوەنە دیکتاتۆر سعودیە و ئیمارات کاتی خۆی پاڵپشتی تالیبانیان کرد بەڵام کە وەزعەکە بۆ دووەلی یەکسەر ئینسحابەکەیان سحب کردەوە کاکە اعترافەکەیان سحب کردەوە ئەوانە ئەوەی نینە پشتیان پێ ببەستێ ینی سەرکردایەتی کورد گەڕاوە معادلەکەی ساڵی 1970 بەڵام ئێستا ئەو وەفدە لە بەغدا بەڕای من دەرسەکی وەرگرتێ دێتەوە ئەو وەفدە دێتە سەر ڕەئی مسەقەفینی کوردستان کە گوتیان ئەو ڕێفراندۆمە تەعجیل کە باشترا یان بەناو عیشتریان خۆ ئامادە بکە ئەو دوایی ئەوە دەگەڕێتەوە نازانین سەرکردایەتی کورد بەخۆی و بەو مستەحیلەی چ لە تەعاملێکی نوێ دەکات بەڵێ سوپاس دەکەم دواتەگرم وڵایی بەڕست کاک حەسەن سەبارەت بە ئەو داواکارانەیەکێ کە بۆ دواخستنی ڕفراندۆم ئەوەی کە وەزیری دەرەوەی ئەمریکا بە فەرمی لەگەڵ بارزانی داوای کردووەوە بۆ نمونە ئێستا و پەیمانی شیعەکانیش داوایان کردووە کەوان دەسەڵاتدارن لە عێراق پێ دوای دەبێت چۆن ئەوانەی کە بڕای ڕفراندۆمیاندا چۆن مامەڵەی لەگەڵا بکەن تعامی لەگەڵاکەن وەکو سیاسەتێک و لە بەرچاوێک وەکو مامەسا مەسعود باسی کرد ئەمریکایە و ئێمە بەشێکی قورسایی خۆمان خستە سەر ئەمریکالەوە لە شەڕەکەیش و هاوپەیمانی دەوری مهمی بوو لە مساعدەکردنی هێزی پێشمەرگە و لە شەڕی داعشوانە و علاقاتمان حەقە تەطویری بکەین نەک علاقاتمان خراپ بکەین لەگەڵ ئەمریکا وڵاتێکی بێدەرەتانی دەرو جیرانەکانمان موقفمان نەزانین چۆن لەگەڵ ئەمریکا پشگیریمان بکە بۆ ئێمە زۆر مهمە بێحسابی بۆ بکەین بۆ ناو عێراقیش ئەگەر عێراق ئامادەی تیابێ شتەکانی کورد جێبەجێ بکە ئەوەی کە بوو هۆی ئەوەی کە کورد پەنابە بۆ ڕاپرسی فرسەتێک هاتوتە پێشەوە فرسەتەکە ئەدەم بۆی نەڵێن کوردەکان مجازەفەکەن حساب ناکەن بۆ ئەمە و با متحیدەکان UN بێت لەگەڵ ئەمریکەکان و لەگەڵ عێراق بین ئێمە و عێراق بێت لایەنە سیاسەکانی کوردستان هەمووی تیابەشدار بن هەمووی با ئیجماع دروست بێت لەسەرەوە فەرمونون عێراق اتفاقێکی لەگەڵا بکەین موعدەکان هەموو دیاری بکرێ وەکو اتفاقانی پێشوش بەڵام جێبەجێ ناکردن UN شراف کاتە بانمزاکەی ئەگەر ئەوە شتێکی لێ لەدایک بێ شتێکی باشەوە چینە خۆراقێکی ترەوە بەڵێ بەس بۆ ئەوەی کە هەندێک لەسەرکردەکان باسنێک مەحاڵە دوا بخرێت پێ دوایە ئەگەر سوور بن ئەوانەی کە برا ریفراندۆمیان داوە دۆخێرین کوردستان چی بەسەر دێت من پێم وایە لە سیاسەتە بەعینادی ناکرێت سیاست شتێکی لە سیاست پێنە ئەمر واقع تۆ بزانی بۆت گونجاوە پیا بڕۆ بەس بۆ گونجاوە ئێستا پێیدا بڕۆ هەندێکی کاردانەوەنە من ئەگەرەوە باسەوە بکەم زۆر پرسیارێکی بوو لایەنی گونجاوی تایە ناوی نەگونجاویشی تایە پەنابرد مەسەلەن گونجاوەکە چیە نەگونجاوەکەی ئەوەیە کە UN ناتوتە پێشەوە کە لە شیر ڕفراندۆمی دنیای UN سەپەرشتیەکە هیچ نایەتە پێشەوە ڕسمێتی ناداتێت شەرعێتی ناداتێت ئەمریکا دەڵێتە جیری بکە ئێران و تورکیا کە تأثیری ڕاستەوخۆی خراپیان لەسەر هەرێمی کوردستانە نەک تەسیری ڕاستەوخۆی باش تأثیری ڕاستەوخۆی خراپیان لەسەر هەرێمی کوردستان سبەی کە بە شتەکان بەدڵ نەبوو بۆیە هانی هەردوو لە ئادەن هەولێر و بەغاکە ڕێکەون ئەمە تەسیرەکانیان لەسەر ئێمە زۆر خراپەشکێتەوە و ئەوەی مامەسا باسی کرد ئێمە لە ناوخۆی خۆشمان ڕێک نین ئجماع نییە لەسەر خاچی خۆمان ناوەستین دوو بەرەی دژ بەیەکە کە مەفروض بۆ ئێمە ڕفراندۆمە بکەین شتێکی مێژوویە بۆ خەڵکی کوردستان هەمومان یەک دەنگ بین جماعێکمان هەبوو ئەمانە کە هەمووی ئەسبابن جگەلەوە وەزعی ژیانی خەڵک یعنی سا بەشێکی زۆری خەڵک علاقەی لە لایەنەکان نیە بەشێکی زۆری خەڵکی لەژێر تەسیری لایەنەکان نییە دەنگ نادا بۆ ڕفراندۆ لەبەر ژیانی خراپە باگەر ژیانی باش بێ ئۆتۆماتیکی کوردێک نییە حەز نەکات بێ بە دەوڵەت ئاڵای هەبێ وەکو ملەتەکانی ژیانی تر ئەم هەموو دەربەدەری و تەسحیە و خوێن و بەدبەختیە بۆچی داوێتی بۆی دەوڵەت بێ وڵاتەکانی تر بەڵام ئەبێ هەموو ئەمانە چارە بکەن ضرورفی گونجاویشی تایە گونجاوەکەی ئەوەیە یعنی جارانی بۆیە دەوڵەت عەرەبیەکان هەرشێتە بوون بڵێ عێراق دەوڵەتێک سەر بەخۆ دروستە بێت ناو کوردستان لە عێراق جا دەبێتەوە ئێستا ئەوان ئەوەنە مشکلیان هەیە لە لیبیا و مصر و تاکو یەمەن خەلیج و سعودی هەمووی ئەمە ظروفێکە کە مۆزوعی بەڕێن ئەتوانێ کورد یعنی هینی نییە زەختی ئەوەی لەسەر نییە کاتێک دەتوانێت ئەو زروفە گونجاو دەبێت استفادەی لێ بکە مەسەلەن ئێمە واقعەکەی لەسەر عەرز پێشمەرگە دەوری مهمی بینی و بەشێکی زۆری ناوچە جێناکان لەژێر دەسەڵاتی
پێشمەرگێ بەخوێن ئەو منتەقی ئازادکە کە کوردستانیشە ئەمە لە لای ئەوروپیەکان لای ئەمریکەکان پێشمەرگە مەکانەتی تایبەتی خۆی دەبێت استفادە لەو بکەیت مەسەن بەڕای من بۆ ڕازیکردنی دنیا بۆ ئەوی پشتگیری لە تۆ بکەن دوو شتی زۆر مهمە بوو بۆ کورد یەک شەڕی تیرۆرەکە و دژی تیرۆریستانە لە لای ئەجنەبی و لای ئەوروپی ئەمێ وەرە لە ئیسپانیا حادثەیەکی زۆر گەورە ڕووداوانە دوێنێ لە فەرەنسا لای ئەوان دژایەتی تیرۆر زۆر مهمە کە کورد لە سەنگەری هەرێ پێشەوە و ئازای دژایەتی تیرۆرە دووەم تەجروبەیەکی دیموکراسی تەقدیم بکەیت بە ئەوروپیەکان بڵێن من لێرە تەجروبەیەکی دیموکراسی دەکەم دەجروبە دیموکراتیەکەمان بەداخەوە بۆی تعتیلکردنی پەرلەمانەوە چەقیە دەبێ ئەمانە چاکێری ناوخۆی خۆت بۆی ئیجماع بێ تەنازل بۆ یەکتری بکەن ئەوەی ئێستای کە نەڕێن پەرلەمان کارا بکرێتەوە ئەگە بە لە هەشتمان بواە چاکیان بکردای ئێستا کە ئەچی بۆ ڕفراندۆم بڕوا بکە بە یەک تەوژمی زۆر بەهێز ئەچوون بۆ ڕفراندۆم و ئەمان توانی بڵێن زۆر بەدڵنیایی و ئەم جەبهە ناوخۆکەی ناو هەرێمی کوردستانیش نابوو. سوپاس دەکەم بەڵێ بینیرانی بەڕێز ناوبڕێکی کورتمان هەیە دوای ناوبڕەکە دەگەڕێنەوە هەولێر لەگەڵمان بمێنەوە. بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. نهێنیم سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. نوێترین ئۆفەر لە کۆمپانیای ئەسێەوە ئێستا مۆبایلی زیرەکی ئەسێ Q5S 4G LTE کە بە فینگرپرینت کار دەکات بە قستی مانگانەی تەنها 59,000 پێشەکی و مانگی تەنها 14,000 دینار. نوێترین مۆبایلی زیرەک و پێشکەوت و بە نزمترین نرخ بۆ تۆی خۆشەویست ئەسێ Q5S 4G LTE. کۆمپانیای بەیزا لە پێناو بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامری کارەبایەتی ناوماڵ کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدەمان بە هاوڵاتیان سەلاجە و مجەمیدە هەموو جۆرەکانی سپلێت تەلەڤیزیۆن و تەبەخ و مڕەشەح فرن و مایکرۆ گسکی کارەبایی غەسالەی جلشتن و قاپشتن بەیزا مامی هاوڵاتیان. کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە SDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان. مامۆستا مەسعود ئەگەر بگەڕێمەوە لای بەڕێزت سەبارەت بەوەی کە ئێستا بۆ نمونە بەشێک لەلایەنە عێراقیەکان لە ناوخۆی کوردستان لە ئاسی نێودوڵەتی داوا دەکرێت کە ڕیفراندۆم دوا بخرێت بەڵام لە بەرامبەریشدا باس لەوە دەکرێت مەسەڵەن ئەگەر دوا بخرێت زەمانەت چییە؟ بۆ نمونە ئایا زەمانەت چییە؟ زەمانە دەوەیە کە دۆخی ناوخۆی خۆمان باشکەین؟ جارێ لە پێشدا ئەوەی ڕێفراندۆم ئێستا هیچ زەمانەتێکی نیە، یعنی کرا و نەکرا، بەڵێ و نەخێر، تەعجیل، یعنی ئەگەر وەکو کاک حەسەن گوتی ئەگە نەتەوە یەکگرتوەکان ئاعترافی پێ نەکەن و نەیکەنە مەلەفێک و تو معاملاتی دەوڵەتی لەسنەکە، یعنی چییە بە کەلکتی خۆ ڕێفراندۆمی ساڵی 2005 لەگە ئەو ڕێفراندۆمەی ئێستا بەپێی قانونی دووەلی قسەی دەکەم یەک وەستاییش پێی دەگوتری یەکلایەنی کە قیمەتی قانونی دووەلی نییە هیچ لایەکیان. ئیساری 2005 باشتریش بوو
ڕێکخراوەکان کردیان بێکێشە بوو وەکو ئێستا دابش نەبوو 1970 هینا ئێستا حتمان کەم تریش دەینی لەوەی کەواتە دەبی ینی ئیش لەسەر ڕێفراندۆمەکەی کە بەڕاستی مەدخەلی دەوڵەتی کوردستان کێشە لێرەیە ئەنی مە عیلاقەمان بۆی نیە بەرەیەک ئێستا نەخێر پەیداوە بەرەیەکیش بەڵێ ئەوە جودایە ئەو دووە کەیف خۆیتن بەس ئێمە گشتەکەی هەموو مەبەستمانە دەوڵەتی کوردستانی ڕاستی دروستبی ئەمە لە بەرهەندی ئەو هەرایی دەکەین کە ئەو ڕێفراندۆمە نەبتە گورز لە دەوڵەتی کوردستانی چکە لە هەموو جێمان لێ بووە باز لاوەی کرایە کە دەوڵەتی کوردستانی وەکو عملیاتی دڵ وایە ئەوەندە ناسکە ئێخواگە دکتۆری خراپ ئەو عملیاتە بکە ئێدەی مرێنی ئێستا وەکو ئێستای وای لێت ئەو ڕێفراندۆمە هێشتان بەرەو دەوڵەت بوون نەچوینە خریکە دەوڵەتەکە و ڕێفراندۆمەکە و کارتەکە هەموو پێکەوە وا دەستێ بۆیە وەکو ئینقازێک ئێستا زۆر کەیف خۆش بووم بۆی کە چکاگە ڕێفراندۆمەکە بکرێ و سەرکەوتوش بی ڕاستی بە بەڵێژ بی و بارچی بی و گۆڕان و کۆمەڵیش بێنە پاڵ پشتی و پەرلەمانیش ڕاستکەیەوە سەرکەوتن بەدەستناینی هیچ ئەساسێکی لە بۆ دروست نەکرای بەو شێوازەی ئێستا کە وەفدەکە چوینە سۆفارەتەکانیان بینی نوێنەری UN بینی جیهانیان تقریبان بینی ڕاستەوخۆ ینی ڕائیان زۆر خراپ گۆڕات و ڕائیان وەکو ئێمەی لێهات وەکو کۆمەڵی لێات وەکو گۆڕان لێت وەکو بەشێک لە بەشێکی هەرە گەورەی یەکێتی نیشتیمانی لێهات ینی ئەوانە حقیقەتن ئێستا لە ئێستادا ئەوە باشە یان دڵمان بۆی خۆشەکە دەگەڕێنەوە سەر گفتوگۆیە کە بیناکردن بی ئەو جارە بەڵام چۆن ینی وەفدی پێشووتری کە دەچوە بەغدایە بەداخەوە لێک جودا دەبنەوە سیقیان لەسە یەک نەبوو بەتەنها لەگەر بادی دادنیشن هەشت وەفد بوون پێنجیان بەجی یەکتریان بەجدێ سێ دەچون یعنی نەمانزانی چ دەڕێن ئەو جارە دەبی بە مؤسساتی بی وەفدەکی فراوانی ئەم بەڕێ بن ئەو وەفدە تەقلیدیەی جاران بەسە ئەو وەفدێکی حەقیقی پێک بێ لە بەڕاستی خەڵکی دڵسۆز لەگەر بەغدا قسە بکە ینی بابزانین چۆنە ئایا خەتای بەغدایە خەتای ئێمەیە با چەند خەتای ئێمە ئێمە خۆمان چاکەینەوە ینی حەدەچی لە بۆ ئەو مفاوەزاتەش دانیشکە ئەمە لە بیرمانە ساڵی ڕابردوو وەفدەکە کە چووە بەغدایە بە سەرۆکایەتی جەنابی کاک مەسعود وتیان مژدا هەر لەو ماوەی بودجە و موچەی فەرمانبەران ڕێککە تەواو مژدە دوای هیچ نەبوو ینی دەمانوێت نووسین بی دەمانوێت چاودێری ئومم متحیدەی لەسەر بی چاودێری نیظامی دووەلی لەسەر بی وەبی بزین کام لە جێبەجێ ناکە ینی ئەوانە هەموو پێویستن ڕاستی ئەو 12 ساڵە 15 ساڵە بە فیرۆ ڕۆیە زۆریشی ئێمە خۆمان لێ بەرپرسیاری نا یعنی چۆن دەبی وەفد پێکەوە بستنە بەغدایە لێک جیابنەوە وەفد دەستە بڕۆکسێل لێک زیادەبنەوە هەریەکە بەلایەکی دانینەوە بەڕاستێت ئێستا وەفدی کوردی وەفد نەبووە جاریش وە بووە کە بە تەنها دانیشتونە شتی زۆر تایبەتی بۆ خۆی داواکرێت و حتا کە بۆ خۆشی داوای نەکردبی شتی لێ دەکەی نازانیەوە داوای چ دەکە دوایە پاشان لە لێدوانە بەرپرسەکەی بەغدا درێوەڵاتی داوای 25 زیناری کریان داوای لێخۆشبوون لە کۆمپانیایەکی لە کوردستان کردی و باسی مادەی 140 هیچ نەکرا ئیبراهیم زەعفەری هات لە پێش چاوی هەموو مەسئولینی کورد گوتی وڵات تا ئێستا بەرپرسانی کورد داوای مادەی 140 لە ئێمە نەکردی یعنی ڕێککەوتنامەیە کرا لە بۆ گرتنەوەی مووسڵ لە 8 مادە یعنی دەبوابی لەو مادەیە کە لە بۆ کورد بوو کاکە داوای جێڕانەوەی ناوچە دابڕێنراوەکان دەکرد ئەتو 7 مادە بەسە کووردا سەپێنرا دەبی پێشمەرگە بچی مووسڵ بگرتەوە دەبی کە بگرتیانەوە بینن بکشێنەوە نازان یەک کۆمەڵە 8 مادێ مادەی هەشتم لە بۆ کورد بوو سەرکردایەتی کورد دەبای برێکاکەم داوای ڕێفراندۆم دەکەم داوای ئەو حەقانە دەکەم ئەوی ئەو وەفتە ئێستا چوتە بەغدا یان داوای گەڕانەوەی مادەی ئەوانەی داوا نەکردە داوای 415 میلیۆن دۆلاری کردی یعنی ئەوە هەڵی هەرە گەورە و استراتیجی نییە کە سەرکردایەتی کورد کردیتی ئەگەر ئەتراف بۆی نەکرێ ئەدی ئەتراف بەچی دەکرێت ئێستاکە کە دەێمە ڕێفراندۆمێک دەکەین و هەر دەبی بیکەین کاکە غەڵەتەکانی پێشووترە وای کردیا و ڕێفراندۆمە ئەوەندە لاوازبی بەڵێ زۆر باشە بەس ئەوەی کە بەڕێزوت ئێستا گەر ڕێفراندۆمەکە بشکرێت و دەنگی بەڵێش سەرکەوتو بێت نازانن چی لێ بکەن ئەو دەرەنجامە یاخود ئەو دەرەنجامە ناتوانرێت شتێکی لێ بکرێت وڵی ڕێی من وایە ئێستا ڕێفراندۆم گەیشتە ئاستێک لە تەنگژە بەڵێ هەر خراپە نەخێری هەر خراترا تەعجیلی هەر خراپە لە مادەی منطقەی کەرکووک بکرێ هەر خراپە نەکرێ هەر خراپە یعنی وەکو لە هەولێر درێن بەردەک ئەگە نەزان فرەیدا ناو گۆمێک بە 100 زانە دەر ینی کەوتێتە تەنگژە چکە با بڵێن بەڵەیەکەی
ئەوە میلەتی کورد هەموو گوتی بەڵێ نازانیت چی لێ بکەیت و ئیشت نەکرێت و باشە بەڵێ و کاکە حتا عێراق سنووری خۆی داخست لە کەرکک لە بۆ مەخمور و یان لە خەتی 36ەوە سنووری خۆی داخست گوتی کاکە بڕۆ بە دەوڵەت یعنی دەیەوێت چ دەکەیت چ ئامادەیات لە اقتصادی دەرەی لە سیاسی دەرەی لە قانونی دەرەی لە هێزی عسکەری دەرەی لە ئاعترافی دووەری باشە تورکیا و ئێرانیش حدود لەسەر دەگرن دەرێن بڕۆ لە بە خۆت بەدەوە دەبێ ئەمە لە دەرکەکانیان دەیمرێت کاکە ئەمە نەمانزانی غەڵەتمان کرد کاکە هیچمان ئەوە ینی ڕەنگە ئەو کاتێ جە با قسە چ خۆش لەوەیە ئەو کاتێ ڕەنگە تاکە دەواازە کە یارمەتیماندا کوردستانی ڕۆژئاوایە کە ئێستا ئێمە خۆمان حەفرمان کردووە و حیسارمان لەسەر داناینا ڕەنگە ئەو کاتی بەزەوانمان بەکەلمی کاکە ئەوە سیاسەتە بەڕاستی زۆر استراتیجێکیاڵە بووە وەرە با بگەڕێنەوە ینی ئەو کوردستانە بدرێتە دەستێکی ئەمین و شارەزا بە ماوەی ساڵێک 2 ساڵ دەوڵەتی کوردستانی دروست دەبی بەس بەو دەستەی ئێستا ئەوەن 25 ساڵە ئەزمونمان هەیە 50 ساڵی کەش ئیش بکەنیان وەکو بەڕێز ئاشتی هەورامی گوتی 100 ساڵی کەش ئیش بکەن بۆ شێوازەی دەوڵەت دروست نابیت چونکە لە یەک کاتدا گەندەڵی و تاڵان لە وڵات لەگەت دەوڵەت دروستکردن لۆ بۆ هەمان وڵات قەت پێکەوە نابی یەکیان دەبی سەرکردایەتی کورد ئەوەی یەکەمی کردیا دووەمی نەکردی یانەوە حقەتەکە بەڵێ زۆر باشە بەڵام تۆ بەڕێزت باز لە دەکەی کە بەڵێ هەر خراپە نەخێر هەر خراپە دواخستن هەر خراپە ئەیچی باشە بۆ ئەو مەسەلێ وەڵا ئەوە باشە ئێستا ڕاستی یعنی باستان کرد لە بەرگەر جەنابی کاک حەسەن ئەو وەفتە لە بەغدا کە دێتەوە بە ڕوئیەکی وازح لەبارەی سیاسەی دەولی بێتەوە لەگەر سیاسەتی خارجی ئەمریکا و سیاسەتی خارجی یەکێتی ئەوروپا کە هەندێک ڕەیان هەیە با کورد واز لە تورکیا و سعودیا و ئیمارات بینی با واز لە حسار خستنە سەر کوردستانی ڕۆژئاوا بینی با قەواعیدەکانی تورکیا دەربکرێ خۆمان ساختکەینەوە لە بۆ سیاسەی دەولی ئێمە لەگە عێراق قسە بکەین منەتمان بە هیچ دەوڵەتکردنەوەی پشتیش بە UN و قانونی دووەلی و یعنی سیاسەی دەولی و جوانکردنی خۆمان لە حقوقی ئینسان و حقوقی ئافرەت و سەحەفین و با بڵێن کەمایەتەکان ئەوانە هەمووی دەبی ڕێک بخەین ئەوە ئیشا ئەوە بینایی دەوڵەتە دوورکەوینەوە لە گەندەڵی ئەو تەبەقە گەندەڵە لە دەسەڵات بڕک دوور بێخینەوە بەڕاستی ئەوانە ئیش و کارە بەڵێ سپاس دەکەم کاک حەسەن سەبارەت بە ئەوەی کە ئێستا دوای ئەم هەموو بارودۆخ و کاردان و ناخۆی و نێودوڵەتەکان کامیان مەحاڵە ئەوەیە کە ریفراندۆمەکە لە کاتی خۆیدا بەڕێوە بچێت و دوان نەکرێت یاخود دوا بکرێت مەحاڵ نییە ریفراندۆمەکە لە کاتی خۆیان بکرێت من حەزەکەم جای بکەیتەوە ینی ریفراندۆم خۆشیان ئەڵێن ئەوانەی کە ئەنجومەنی بەڵان ناکاتە ئەعلانی دەوڵەتی کوردستان ریفراندۆم خەڵکی کوردستان وەکو حەقێک ممارەسەی دەکات دەڵێ مەسەن ئەوەنە لە سەد خەڵکی کوردستان دەنگیان بۆ دەوڵەتی کوردستاندا ئەمە پێتە بێ کەی ئەلان دەوڵەتەکەکەی کەی گونجاوە بۆ ئەلانی دەوڵەتەکە ئەوە 1001 حسابی ورد و ژیرانی بۆ وادەی ریفراندۆمەکە ئێستا کامیان مەحاڵ نییە ریفراندۆم مەحاڵ نییە و ئەتوانی بڕۆی مانگێکت ماوەت هاانی بۆ دەی و مبەڕات خۆتۆ دۆزیتەوە کامە حەقێکی تاریخیە و نابێ وەرمان لەبیر بچێت کە ئێمە ئەم ڕێگریانەکە باسەکەین نابێ ومانە بیر کە ناحق ببێ بە حەق و حەق بێ بە ناق ئێمە وەکو حەقی خۆیەتی خەڵکی کوردستان دوایان خەڵکوسامەست طریقەکەی هەڵە نییە بە بۆ چوونیەوە من بەڕێی من تەحزیرات بۆ ئەم مۆزوعە لایەن نیمەی لایەنەکان دەنگیان بۆی داوە و بەشدارن لە کۆبنەوەکان نیمەی لێ دەرەوە جارێ پەرلەمانت نەبووە یعنی لە ناوخۆی کوردستان تەحزیراتەکەی باش بووایە هەموو لایەنەکان دیفاعین لە مۆزوعە بکرد بە لەگەڵ بەغایە خەتاب بوونایە ئەکرا تۆ ئەمە بڕۆی بۆ ئەوێ بۆ بڕۆی بۆ ریفراندۆم و دەنگدان بێ وەسیقەکەت بەدەستەوە بێ هەواڵ دەیە چۆنی بێ ئەموو متحیدە اتحادی ئەوروپی بێنیتە ناویشەکە نیوەشایەتێک بن تەمان لە کاتی ریفراندۆم دێن دەڵێن ریفراندۆمێکی تەبیعی بوو دەنگدانەکەی باش بوو اعتیادی بوو یعنی ئەوە ڕەنگە قوتێک شەرعیەتێکی ئەوەی سیاسیوانی بداتێ ئێمە قسەکانمان لەسەر ئەوەیە ئەمانە هەمووی نەکرا لە ناوخۆ یەکنین ئەوە خەتەرترین شتە ینی جەبهەی داخلی زەعیف ناتوانین شەڕی دەرەوە بکەین ئێمە هەموو دنیا وایە لە ناوخۆ ئێمە یەکنین بەداخەوە دەبوو ئەم هەشتۆمانگەی ڕابردوو کە ئێستا تەنازل و یەکریەکەن هەر نەگەشتنەتی جێش پێشتر تەنازلیان بکرای لایەنەکان لە کەلی شەیتان باتنایەتە خوارەوە و تەفاهمیان بکرد باب حرەکەی عەمەلی سیاسی لە هەرێمی کوردستان ناجەح بوو ئەو کاتە ساهلترە بوو بۆ ئێمە و ئەمان توانی بە ڕەفراندۆمەکە بچین ڕەتفعیلەکانی شەرەمێنن و هەرماون وانە ئەو کاتە کە ئەوە جەبهەی داخلی بەقوت بوو
کە ئێمە قرار دەین کاکە خەڵکەڵێ مەسەن تۆ جاوەڕێ بکەی زۆریفی مناسب ئەوەی ماوەسەر بخێت قاکە نە ئێران نە تورکیا نە عێراق و دەکەی ڕەنگە قەت قبوڵ نەکەتوبی بە دەوڵەت يعني هذا هەروان بێنێ و بەڵام زیاتر کاتە ناوخۆیەک بۆ ناوخۆی بە زۆر گرنگا بێ خۆت قایم بکەی و عتما بکەسە خۆت بەڵام زروفەکە لەبارە ئێستا لە ناوخۆدا نەخێر من باسیەکەم نا ڕیفراندۆم کە قرارت لێداوە ئەبێت تا ئەم 34 ڕۆژە پەرلەمانەکە دانشێ لایەنەکان ینی شتێکە بێ بکەی کە بەڵام دەکرێت بە کە بەڕێزوتی ئەوان لە کەڵی شەیتان نایەنە خوارەوە ینی من قەزم لەوەیە یان تۆ بێ واقعیبی بێت ئێستا خۆ پارتی ئەمریکا ئێستا لێ بە پەرلەمان ئاسایی بکرێتەوە یوسف محەممەد بێت و شوێنێکی خۆی ئەگە بە لە 6 مان بۆایە زۆر باشتر نابوو بە لە 8 مان بۆایە زۆرتر باشتر نابوو ئێستا ئەم کێشەڵێکی ئێستایمانە جەبەکەمان یەک نییەوانە ئەمەمان نابوو دووەم گفتوگۆ لەگەڵ لایەن و دەروجیران و ئەمریکا و ئەوروپا و اتحادی ئەوروپی و ڕووسەکان ئەمە ئیشێکی زۆری ئەوێ خەڵکی شارەزای ئەوێ دروستکردنی علاقات پەرلەمانەکانی نەکراوە دەرکەوت بەداخەواڵێم هەزار جاریش بەداخەواڵێم چی علاقاتمان دروست کردووە چی قوڵسیات هاتۆ تەریمی کوردستان وڵاتێک بە عەلەنی نێوت بەڵێ کوردستان حەقی خۆیەتی ڕفراندۆم بکە و دەوڵەتی خۆی دروستکە وڵاتێکم پێ بڵێ یعنی ئەمە کارەساتە ئێمە ئەبێ مراجعەی سەرجەم علاقاتەکەمان بکەین ئەمجا علاقاتەکەمان بێتە علاقاتی سیاسی وڵاتەکان هەروێستیان هەبێ بەرابەر ئەمە ئیشی زۆری ئەوێ قانونی ئەوێ قەنەعەت پێکردنیان ئەوێ تاریخی ئەوێت و بۆیان باسکەی ئەوانە اتفاقاتی پێشووی سیڤەر و لۆزان و چی ئەمانە هەمووی ببڕێتت باوە مؤتەمەراتی دوێ گەورەگەوەی بۆی پشتیوانی جانم بەڕێی من لەعانە پشتیوانیە سەحافی گەورە هەیە سەحافی گەورە کەساتی گەورەیە پەرلەمانتار کۆنگرسمان حەزبی عماری بریتان ڕێگەتەی بکە بۆیە من بەڕێی من دوو قۆناغا کەتابی سپێنجینۆ جەبهەی داخلی مهمە فاکتەری داخلی بەخۆت بەقبێسکەی دانان دەوڵەت ناکەی تۆڵێ ئەوە نەخەڵکی کوردستان دەوڵیوە دوای ئەوە ئیشە زۆری دەولی ئەقلیمی بە عێراق ئەوانەی ئەوێ خەڵکی شارەزای ئەوێ ڕێی عامی دەوڵەتە ئەوروپیەکان و ئەمریکان بێنن سەر ئەوە کە تەسیل لە پەرلەمانات و حکومەتیان بکەن کە ئەگەر کورد شتێکی کرد و ئەعلانی کرد واقعی تەعاملی لەگەڵا بکەن تەئیدی بکەن بەڵام ئەگەر جەبهە داخلیەکە تا 25 ژینۆ لەبار لەرزۆکە بێ وانەی کە ڕفراندۆم کەش ئەزانن و خەڵکێکی زۆریش بەڕاستی دەنگ نادا بۆ ڕفراندۆم و بۆ بەڵێ جگە لە لایەنەکانیش ژیانی خەڵکیش تەسیری خۆی هەیە لەوەی کە دەنگ نەدا بۆ بەڵێ ژیانی خەڵک سوپاس دەکەم ماوەسە مەسعود ئەگەر بگەڕێم وڵای بەڕێزت کاتیشمان کەم ماوە سەبارەت بۆی کە بۆچی بەڕێزت پێت وایە کە زەمینە لەبارە بۆ دەوڵەتی کوردستان بەڵام ئەو چینەی کە لە دەسەڵات دەهان ئێستاوان تێکیانداوە بەڕێز دەڵای گەر بدرێتە دەست خەڵکی دڵسۆز ڕەنگە بە 2 ساڵ ئەم زەمینێ بڕەخسێنن ئەم پێم وایە ئەگەر ئێمە سەرکردایەتێکی حەچیمان من یعنی کە درێن سەرکردایەتی ئەم لەگەر لە هەمومان دەگرتەوە ئەمەش کە هیچمان سوڵتەی وامانی ڕەنگە هەمومان بگرتەوە ئەو جیلەی هەمووی دەگرتەوە و ڕاستە و سەرکردایەتێت تاریخەک و شتەچان هەیە و کاتی خۆی بەڵام بەڕاستی لەو 25 ساڵی یعنی ڕۆژەک نییە دوو نییە کاکە ئەو ئیشە نەکرا یعنی شارەزا بوونە ئێستا دەبابی یادی 10 ساڵەی بەلای کمی دەوڵەتی کوردستانی من بکردا باە یعنی نەک ئێستا ڕیفران دەبابی 10 ساڵە دەوڵەت ینی ئەوە حقیقەتە ئێمە مەلەفی زۆر باشمان هەیە لە تاریخ خۆمان سیڤەرمان هەیە تعهوداتی عوزبەت الئومەمان هەیە ڕەهەندی دەوڵەتمان لە ویلایەتی مووسڵ هەیە ئیتفاقیەتی باش کرایە کورد نیزالی کردە دوایە جینۆسایدمان بەسەر هاتووە یعنی مەلەفی باش بە قووەتمان هەیە دەکرا ئیش بکەین بۆ نمونە ئەمە تا ئەو لە حەزەس کە درێن زەنا غەڵەتی سەرکرایەت کورد لە وەسفەکان چۆنە درێتەوە نییە هەموو شعبك حەقی تەقریر مەسەر ڕاستە تو نابی دەبی بچی خۆت لە ئومەر متحیدە بە شعب تۆمار بکەی یخۆ تۆمارت نەکردی ئێستان ئەوەندە ئیشەش نەکرایە ئەوەی کاک حەسەن گوتی کە خەڵکی شارەزاوە ڕاست دەکاوە تو دەبی بچی مەلەف دروستکەی دەبی یعنی مەجال هەبووە تو بچی لە ئومەر متحیدە حتا حەدی ئەندام لە متحید بە صفەتی مراقب بچی نەچووی نەتکردی ئەویشانە نەکرای هیچ نەکرای ئەوجە لەگەر وڵاتانی تریژ ینی هەم سیاسی دەولی دێ هەم قانونی دێ بەڕاستی ینی ئێمە هەک وایە سەرکردایەتی کورد بێمێن ئەتا ئێرە مهینە سوپاسم بکەن بە جیلێکی تر بێ شارەزا ئەو قەزەی بەڕێوە بە ئەمەش پشتگیریان دەکەینانیشێک بەڵام ناکرێت و لە هەموو شتەکە شکست بینی لە ئیقتصاد لە سیاست لە ئاشتەوایی لە علاقاتی دووەلی لە ئیقلیمی لە استراتیجیاتی تر وبری هەر دەبی ئەمنیش بم بەس ئەمن نەبینە ینی ئەوە زۆر خراپە بەڕێ بدەین ڕێ لە خەرشی ینی ئەوە ئێستا وازح دیارە ئەو ڕێفراندۆمەش بووە شکستەکی زۆر گەورە بووە کارتێک کە دەبابی کارتی ئاشتەوایی بووە بەرەو سووتان دەڕوە ینی بە نەزانی تەرەحکرا ڕاستی ینی دووبارەی دەکەمەوە دکتۆری خراپ عملیاتی دڵ بکات
دڵەکەی دەکوژن ئینسانەکەی دەکوژن ئەو ڕێفراندۆمە خەریکە دەوڵەتی کوردستانیش بکوژی کە درێم ڕیسەکەمان لێ دەکەنەوە خوریکاکە دەزانین چ گورزەکی گەورە لە دیبلۆماسێتی کوردرا لەو دە 15 ڕۆژە ئەو عینە یعنی هەموو لە بیرمانە هەر سێبرایانی پارتی بەشێک لە مەکتەب سیاسی یەکێتی و یەکگرتو هەردەم ئەوەی دووبارە دەکەنەوە دەرێن کاکە پارلەمان بەجێ ئەمریکای نەکرد بۆیە وای لێ ئێدە باشە ئێوە بۆ ئێستا بەجێ ئەمریکا ناکەن کە دەرێ کاکە نیکەی ئەو نیکەی خۆ ئەوەندە بە قووەتیش نەبوو کات خۆی کە پەرلەمانتان پێ حەلکردنەوە وڵا بەجێ ئەمریکایان نەکرد بۆیە پەرلەمان دەبی وای لێ بێ و وای بەسەر بێ و نازم عاقڵ نەبوو باشە ئێستا ئەمریکان نەکدە دەرێت زەرەر دەکەی لەوە زۆر بەقوتە بەچی بکەن ئەمە شەر وامان گوتیە خۆ ئەمریکا و ئەوانە دۆستن ئێمەش دۆستین یعنی هەموو لایە کە دەرین کاکە بینایی بکە کاکە وەختەی جوان هەربژێ وەختی جوان ڕاست دەکە کاک حەسەن ئەمان نابی لەسەر وەختی داگیرکردن ڕاوستین دەبی کورد هەردەم لە لای خۆی دەرفەتی ئامادەبی بەڵام تەوافقەکی ڕێکی کوردستانی و عێراقی و شەرق ئەوسەتی و جیهانی دەوێت ڕاستی ئەوە عیلمەکە زۆر دوور و درێژە شەرق ئەوسەت چەند پرۆژەی تێدایە مەساڵحی جیهان لە شەرق ئەوسەت لەگە عێراق یعنی حتا خاڵەتی تریش بە یە خاڵ گرنگ مایە یعنی ئێستا عێراقیشان هەڵبژاردننی نەکرێ لە ئێستادا لە پێش هەڵبژاردن و پاش هەڵبژاردن دوو دنیای زۆر لێک جودایە لە عێراق معناوێ دەرفەت ئەوانە معنای دەرفەتە بەڵێ زۆر سوپاس بۆ بەرەزان مەسعود عەبدولخالق سەرۆکی دەستگای ستاندارد بۆ توێژنەوە ڕاگەیان کە لەولێرە و لەگەڵ ماوەی هەروەها بەڕێز حەسەن جیاد نامی پێش و پەرلەمانی عێراق ڕەسوودی سەرەکی لەگەڵ ماوەی سوپاس بۆ بینیرانی بەڕێز سوپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ